بۆ کوێ کابرا خاتوزینی دەستە خوشکانی لەسەرکانین نابێت تو ڕووی تێ بکە مریش هەر دەچمە سەر ئەو کانیە بۆ لەیە چی دەکەی لەبەر چی ڕێگام لێ دەگری بچمە سەر کانی و زەوی خۆم کانی هی تۆ نییە کانی هی میرسوارۆیە کانیەکەم لە میرسوارۆ کڕیوە ئەمەش قەواڵەکە هەر ئێستا دەچم سێ براکە ئاگادار دەکەمەوە هەی درۆزن تۆ دەتوێ ئابڕی کچانی ئێمە ببەی مەخی ژە نافرێت پێم گوتی کانیەکەم کڕیوە ئەمەش قەواڵەکەیە وا دیارە خوێندەواریت نییە بۆ خوێندەواریم نییە خوێندەواریم هەیە باشیش لە فروفێڵی پیاوان تێدەگەم هادەشکۆ چیت پێیە وەرە فریە میوانەکەت کەوە تا تاقبێت زوجاردە نەیان کوشتووە چاکۆ تاشتی ڕابن و سواری ئەسپەکانتان بن بگەنە هانای مەم ئەوەک ئەو ئاژاوە جێرانەڕێی پێ بگرن و ئازاری بدەن دەی ئەگەر میرەکانمان هیچیان پێ ناکرێت دەبێ ئێمە خۆمان پاسەوانەی لە کچانمان بکەین من دەچمە لای میرسوارۆ تا سنوورشیان بۆ دابنێ ئەو سوارچاکە خوشکمە بە ئێمە ڕێ پێ نادەین بڕێ بۆ کانی باخان مەگەر بەسەر لاشەی ئێمە دابڕێ بۆم دابەزا تا جارشتر خۆ لەسەر ئەسپەکەت ڕانەگری ئێستا ئێوە لە زەوی مندان دەتوانم دەست بەسەرتان کەم و بتان کەمە خزمەکاری خۆم درۆزنی وەک تۆ زۆر دەناسین بگەڕەوە دوا نابێ بڕۆی خۆت جێل مەکە یا ڕێگای مردن بگرە بەر یا بگەڕەوە هێشتا گەنجی نازانی ئەم ڕەفتارانە چی بەسەر دێنێ گەورم خۆم دەزانم چۆن خەڵکم لێ هانداوە خۆ ئەگەر بەرەنگاریا و خەڵکانەش بێتەوە بێگومان دەیکوشن من داوایەوەم لە تۆ نەکردووە بیکوژن خەڵکەکەش خۆیان دەتوانن قەدەغەی بکەن بەڵام دەست و پەیوەندەکانی ئێمەش بەهێزن بڕۆ لە بەرچاومەوە بە نامەوێت کەس لەگەڵ مندا بتبینی بڕۆ میرو پیاوەکانت بۆ کارێکی تر ئامادەکە واز دەکەم لەو هەوڵەی ئەو جارەمان سەرکەوتوو دەویستی دەنگ و باسی دەویستی ئەوە میرچەکە و تاژدین گەیشتن بزانە چیمان لێ دەکەن بەرامبەر ئەم ڕەفتارانە بۆچی دانا چی دەکەن لەم ناوە
ناڵم بڕات بۆکانی کچان و خات و زین و ژین برات لەوێن ئێوە مردوین تا ئێوە ئابڕوومان بپارێزن زین دۆتمامی منە و مەمیش بەم زوانە دەیخوازێ دەتانەوێ بیکوژن هەی بەڕڵ ناینە کە وڵات کەوتە مەترسی پشتی تێدەکات کڵاوتان دەگرن تا بانەی بە کەچی بۆ کارێکی ئاوا هەموو خۆتان بە پیاو دەزانن دەی بگەڕێنەوە هەی ناپیاوینە هەر کەسێ ڕێ لە من بگرێ یا دەستی بۆ درێژ بکە بەم شم شێرە دەستی دەبڕم دای لە پێش چاوم ون بن چەکۆ چ بوو؟ خەڵکانێک هانایان بۆ دەستە هەرچی و پەرچێک بردبوو تا لە ڕێکانێ ڕێ لە من بگرن خۆگەر نەگەیشت باینێ ئەوە زۆر بە سەختی ئازاریان دەدا ئەی بۆ جێتان هێشتووە بگەڕێنەوە لای ژیر ببن هەتەوێت چی پێن کاکە ڕێنمایی بکەن با لە سەرداب و نەریتی ئێمە ڕەفتار بکە هەر ئەم شەو مارەیان دەبڕن ئەی دەبێ هەڵوێستمان بەرامبەر میر چۆن بێ ئەگەر بە پارە و ماڵ و سامان ملی نەدا ناچار پەنا بۆ چەک دەبین ئێوە دەڵێن چی؟ فەرمان فەرمانی تۆیە کاکە
بەڵکو مستەهاوێکی کانیان بدەیتی ئەوە تا بەرامبەر یەک وەساوین من مەمیالامم تۆش زینی بۆتان نەخەون و نە ئەندێشە سیرم کە بەو چاوانت برینی دڵم سەخرەش بکە دەبینی دوای خۆچیت بەجێهێشت باش هاتن بۆ سەرمکانیا ئەترسم خەڵکی بتکوژن سیرم ناکەی ئەو ئاگری ناو دڵمدا نامەرچێنی ها بۆ هەر لایەک بڕوانی لەو ڕاستێ دەرناچی کە تۆ دەستگیرانی منی ناشتوانین کۆڵی لەوە بکەیت تۆش وەک من بەگڕی ئەوە بینە سوتایی ئەگەر سیرم نەکەیت چیتر ناپارێنەوە ئەوە لە قەوچی ئەسپەکەم دەدەمەوە دەگەڕێمەوە وا لە خۆشەویستی خۆت دەکەیت کە بێتە مای پێکەنینی خەڵک دەی دەبەدەستی خۆت جامێ لە ئاوی ئەو کانیم دەرێ با جۆشی ئەو ئاگری ناو دڵم دامرچێتەوە منیش دڵم بریندارە و ئازار دەیکوژێت چونکە تۆ گوێت بە قسەی خەڵکی و ڕژمی بسمامەکان من نەدا دەیکەواتە دەستم مەگرە بم خەرە سەرزینی ئەسپەکە تا هەڵمانگرێ و دووربی نامۆ ناحەزان و بگەینە لای خزم و کەس ڕۆژم لێڵ هات ئەم دنیا جێنایاڵم تەنها ئەگەر تۆم لەگەڵ نەبیت ژیانم بە قوربانت بێ زانیم کە خەونەکەم دێتە دی ئای لەو دوو چاوە جوانە کە ژیانی کردمان دێشە لە ئەنجامشدا بوو بەڕاستی بە پێناو من داهاتی مەمۆگیان لە تۆ زیاتر لەم ژیانەدا چێم هەیە زینەجە خۆشت دەوێم خۆشم دەوێت ئازیزەکەم ئەوە دڵمۆ لە ناو دەستایە کێ ویستت بیکوشە تا خوێنەکەی بۆ ڤینی تۆ بچۆڕێ ئەی میری خانەدان